ڕێبەر ڕۆستەم دەڵێت جەنگ دەوەستێت و پرۆفیسۆرێکی چینیش دەڵێت نەخێر هەرگیز ئەم جەنگە ناوەستێت و ئێران ڕوبەڕووی گەورەترین هێرشی زەمینی دەبێتەوە. لە کاتێکدا هەموو چاوەکان لەسەر داهاتووی ململانەی نێوان ئەمریکا و ئێرانە لە ناوچەکە، ئاخۆ جەنگ دەوەستێت یان درێژە دەکێشێت. پێشبینیکارێکی کورد باز دەوەستانی خێرای جەنگ و پێشبینیکارێکی چینیش باز لە فراوانبوونی ئاڵۆزیەکان و قۆناغە گەورەکانی جەنگ دەکات. دوێنێ ڕێبەر ڕۆستەم فەلەکناس و پێشبینیکاری کورد ڕایگەیاند لە دەوروبەری 2026 بە شێوەیەکی کتوپەڕ جەنگی ئەمریکا ئیسرائیل و ئێران دەوەستێت. هەروەها گەشتە ئاسمانیەکان دەست پێ دەکەنەوە و سەقامگیری باڵ بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکێشێت. دەوروبەری 23 ئەم ساڵ زۆر گونجاوە بە کتوپڕ لە ئەگەری وەستانی جەنگ. تەوەقوعەکەم حرەکەتی فڕۆکەوانی ئاسایی ببێتەوە بە مەراحل. لە بەرامبەردا شو چینجیانگ پرۆفیسۆر و پێشبینیکاری چینی دەڵێت جەنگ ناوەستێت. ئەو ناکۆکەی لە نێوان واشنگتن و تاران هاتۆتە ئاراوە دەگۆڕێت بۆ شەڕێکی درێژخایەن و ئاڵۆز. پرۆفیسۆرە چینیەکە پێشبینی دەکات لە مانگی ئازاری 2027 ئەمریکا لەشکرکێشێکی زەمینی فراوان و گەورە دەکاتە سەر ئێران. لەو هێرشە ئیسرائیل، سعودیە، وڵاتانی وەک شانشینی یەکگرتوو، ئوسترالیا، ئیماراتی یەکگرتووی عەرەبی و پۆڵەندا بەشداری دەکات. ئەمەش وا دەکات پێگە و ڕۆڵی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لاواز بێت.